هم جبوی بلژیکا هم جبوی یونانستانه سردان گرنگ تی وصف کردن سردان سرک وزیر هرم کردستان مسرور بارزانی و جوینان دا مجارن گله گرنگ تایبتی جی بر فرح کردن پیوندین دو عالی هاتینه بحث کردن زیرا ترمه بحثا گرنگیا و سردانه و گرنگیا جوینان ممکن برایس سربست محمد نونر پارت دموکراتا کردستان یونانستانه پای که راست خوب ریاض کای پیدید گل ماده برای سربست افدمی باش تایبتی جی از بحثا گرنگیا وان سردانا بکم و تایبتی جویدمی دا جبوی دیار کردن پیگاه هرم کردستان و تایبتی جی مجارا بر فرح کردن پیوندین هرمه گل ولات اوروپی. بله هل بجاردی جنابی سروکی حکومت کردستان که مسرور بارزانی سردانی کرد بو یونان براستی باشترین هل بجارده. یونان 200 سال لجر آلای دموکراسیت داده. یونان لسال 1981 26 مانگی پیش بوی اندامی یکتی اروپا. 6 جارش سروکاتی یکتی اروپایی ورگرتوه. وڵاتێکی زۆر بەهێزە لە حوزی بەڵقاندا ئەمە زۆر گرنگە بۆ کوردستان و سەرۆکوەزیر خۆیش و ڕاگەیاندنیش جادەی یۆنانیش ئەم سەردانەی جەنابی مەسرور بارزانی بە مێژووی وەسف کرد یعنی سەردانێکی مێژووی بووە باشە خود سەردانەدا و جڤینەدا یعنی گرنگی هاتینە بەحەسکردن لێوە گرنگ ji بۆ هەرێما کوردستانی ئەوە ku سەردان برهمدار بن چه گرنگیک تایبەتیژی ئەف سەردان تایبەتیژی مەبەستا یونانستانە چه گرنگیک ji بۆی هەرێما کوردستانێت بە پێشە ڕۆژێدا پەیوەندیت یعنی نوکە یونان ئامادەیە هاتنە جەناب سەرۆکی حکوومەتێ هەموو کۆمپانیایەک یونانی ئامادەکاریە دێکن دێ سەردانە کوردستانێکن و بەشداریەت ئاوادانە کوردستانێ بەدەن ئەمە هەنگاوێکی گرنگ یک شوان داخوازیم تایبەتیژی کو سەرۆک وەزیری یونانستان کردی وان ناژی ئێدی یعنی ڕازی بووینە کو سەردانە عێراق و هەرێما کوردستان بکەن شان دەکە یا حکومیت گەل و بەرهێنەران تایبەتیژی و بەرهێنەر دێ چاوە ئالیکار من کو هەم پەیوەندیên هەردوو حکوومەتان باشتر لێ بێن هەم jî ئاوادانیەکە زێدەتر ڕول هەرێما کوردستان بکە هاتنەوە بەرهێنەرین بیانی بلکه جنابی سروک حکومت کردستان دعوی کرد لجنابی سروک وزیران یونان کریاکوس میتسوتاکی اکثر دعواکاری که قبولی کرد و گوتی به نزدیکترین کار من لگه چند بسپور و چند وزیر سردانی هرمی کردستان دکرد چه کاریگری ده هوا سردانا تایبەتیژی و بەرهێنەران چونکە دوی دەمیدا ژبلی کو پروسیا چاکسازی گەلک پێزیر سەر ئەردە و یەک شوان دروشمێن حکوومەت هەرێما کوردستانی کابینەوە نەهەمین بلند کردی چاکسازینە دی چاوە هەم چاکسازی هەم jî هاتنە و بەرهێنەران دی ببە ئەگەرێک ji بووی گەشەدانەکە زێدەتر یا ئابووری یا بازرگانیت ناوە هەرێمێدا یەکەم هەنگاو یونان ئەندامی یەکەتی ئەوروپایە دەبیتە کراوەی دەرگایەک بۆ هەموو ئەوروپیەکان ئەگەر یونان بێت هەموو ئەوروپیەکان بێن من متأکد دووەم بۆ گەشەکردنی ئابووری کوردستان سێم دەرفەتی کار بۆ ئەم خەڵکە بۆ هاوڵاتیانی کورد ئەمە هەنگاوێکی زۆر گرنگە لە ئالیە دەم تایبەتیژی دوی دەمیدا و حتا vê saetêjî şerê dijî Daişê berengarbûna terorê mijareke germa navçeyê herêma Kurdistanê jî êdî beşekê giring taybetîjî wê şerê dijî Daişê dibûye ev peywendiyên başin gel welatên Ewropayê dê çawa we bike welatên Ewropî zêdetir alîkarî herêma Kurdistan û Iraqê bi giştî bikin ji bo berengarbûna terorê demê bê de eger dîsa xwedê neket weke berê Daişê ser hilda alîkariyên zêdetirên herêma Kurdistanê bên kirin سروک حکومت کردستان باز کرد گوتی هنگاوا ما یعنی آمانجا ما یا سرکی آرامیا دبره یعنی دوستان دیجی زیده پنگابیا دیجی آریشا آرامیا دبره من بایزانه مشکلاتنا براست دا کردستان دبره کاز رئیس سربست محمد نونری پارت دموکراتا کردستانی لیونانی پریاسکای پیدگل مدابون زور سپاس بوده